ماوەی سێ ساڵ پرۆژەیەکمان هەیە لەگەڵ ئستورالیا لە ڕێگای خاتوونێکمان هەیە لە ئستورالیا ناوی نینا مورادا کەمێک هاوکاریی کەممان بۆ ئەو میوانانە هێناوە کە ساڵێکدا هەندێک خواردن و جووبەر بوو پێڵاو و بەشێک لەوەیە ڕەنگە بۆ سەد ماڵ بیرمان تەمەنا دەکەم توانین لای بەشدا خەڵەتەکە بەردەوام بکەین پێویستیان بە پشتگیریە لە هەمولاکە و توانین هاوکاری وەڵا وایە وەڵا بە حەقەر وایە میوانەکانی دووس زۆربەی ڕووکلۆتە ئەم منتیقەیەوە چەند عایلی لێ وەڵا ئێرە 293 عایلەماندا منەزەمەیەکە وتی کاکە جان نیوەتان ئەبە تاکەمەکەمەوە ئەمان ڕازیان لەسەر نەبوو جا لێرە مەرقەدێکی لێیە ماڵی شێڵەتی فوانە کاکازانێت ئەو مەرخەدە وەختی خۆی حوجرەی بچووک بووە بۆ خوێندنی تەلەبەکانیان ئیستا ئەوە دەرگاکەی هەواڵا کردوەوە بۆ ئێمە هەر ماڵێک و بەخۆی چۆتە حوجرەیەکە تقریبەن 80 ماڵمان لێ جێکردوێتەوە باقی ماڵەکان دوکانی شارەوانیمان کردووە بۆنەی حکمی ناحیێرە ڕووی بژێوی دوکان و شی باش نییە چۆڵە ئەوانەشمان بۆ کردنەتەوانێ کردومانتە ناوێەوە اینجا قیسمێکی دۆست و خزمیان هەبووە لە لادیەکان جێگایان کردوێتەوە
لە ئێستادا هاوکاریەکانی خاتونی ناموراد دووەمی شاجوانی جیهان لە ئستورالیا لە ڕێگای سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری لە شارۆچکەی قادر کەرەم بۆ 100 خێزانی ئاوارەی خورماتوو دابەش دەکرێت. هاوکاریەکان چەند شتێکی جیاوازی لە خۆ گرتووە کە بریتە لە کارتۆنێک خواردن و پێداویستی هەمەجۆر لە زەیت و لە برنج و ساوەر و ڕۆن و فاسۆلیا و چەند پێداویستێکی تر دوو تەبەق هێلکە پێڵاوێک وازەنینێک و ڕێژەیەکی زۆر لە جلوبەرگ. ئەم هەڵمەتە هەوڵ دەدەین بەردەوام بێ هاوکاریەکە بۆ ئەو میوانە خۆشەویستانە کاوانە ئاوارە نین لە ڕاستی میوانی ماڵەکەی خۆیانن و لە کاتی ئێستادا برادرانی تیمی ڕایەڵ هەستاون بە دابەشکردنی هاوکاریەکان و سوپاس بۆ برادرانی ناحیە و برادرانی ئاسایش کە هاوکارێکی زۆر باشمانن بۆی بتوانین بەڕێک و پێکی کەلوپەلەکان دابەش بکەین. بەناوی خدای گەورە و میهرەبانەوە زۆر زۆر بە خێراتتان دەکەم ئەو زۆر سوپاس ئەو کەسەی ئەەکەم هاوکاری خەڵکی دۆست خورماتوو دەکەن. وەڵای بەڕاستی دەستخۆشییان لێ دەکەین ئەزێتیان کێشا زۆر سوپاسیان دەکەین نەمە وەکو خەڵک دووزی ناوارە بووینە. سوپاسی سەنتەری ڕایەڵ دەکەین کە ئەو غەرازانەی هێناوە بۆ قادر کەرەم. دەستان خۆش بێ و بۆم هاوکاریە بۆ خەڵکی ئاوارەی دۆست خورماتوو. سوازەوە کەرپەلان دەبوو ناردی وەکو هاوڵاتی خەزای دۆست خورماتوو کە ئەمڕۆ ئاوارە بینە لە ناحیەی قادر کەرەم زۆر سوپاسی سەنتەری ڕایەڵ دەکەین بۆ بەڕێز نینا موراد کە ئەم هاوکاریگیان لە دەستمان بەڕاستی ئێمە ئاوارە بووینە لەم زروفەیە ینی ئەم هاوکاریە زۆر سادی لێکردن و بە کەڵکمان تێ دەست خۆشتان شتێکردن بۆیەوە. لە ئێستادا پرۆسەی گەیاندنی هاوکاریەکانی خاتونی ناموراد لە ڕێگای سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری لە شارۆچکەی قادر کەرەم بۆ ئاوارەکانی خورماتوو بەردەوامە. بەداخەوە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆری میوان یا ئاوارە لەو ناوچەیە هەیە وە کەمیش هاوکاریان کراوە. ئەم میوانانەی ئێرە زۆر کەم لایەن لێکراوەتەوە پێویستیان زۆر بە هاوکاریە. ئێمە هەوڵمان داوە لە ڕێگای ئەم کەلوپەلە بەشێکی خۆراک و بەشێکی کەلوپەلی جلوبەرگ و تەنانەت هێندێک کەلوپەری منداڵان لەگەڵ پێڵاو دابینمان کردووە. تەمەنا دەکەین لە ئایندەدا بتوانین ئەم پرۆسەیە بەردەوام بکەین.
لە دوای ئاوارەبوونی ڕێژەیەکی زۆر لە خەڵکی کەرکک و خورماتوو بە تایبەت لە خورماتوو کە بە هەزاران هاوڵاتی و سەدان خێزان بەبێ هیچ پێداویستێکی ژیان ماڵەکانیان لە ترسی هێزەکانی حەشدی شعبی بەجێهێشت بەشێکی زۆریان ڕوویان لە شارۆچکەی قادرکەرم کردووە. لێرە لەم مەرقەدا یا لەم تەکیەیە بەشێکی زۆریان لە ناو ئەو ژوورانە نیشتەجێن کە پێشتر بۆ وانەی دینی بەکارهێنراون و وانەیان تێدا خوێندراوە. لە ئێستادا لەم مەرقەدا بەشێکی زۆری ژوورەکان چۆڵ کراوە و ڕێژەیەکی زۆری ئاوارە کە خۆیان دەڵێن میوان لە ڕاستیشدا ئەمانە میوانن تێیدا نیشتەجێن. سپاسی نینا خانەکەم هاوکاری هاوارانە کردا دەستیان خۆشیوە ماڵیان ناوایە زۆر مەمنون. زۆر سپاسی سەنتەری ڕایەڵ دەکەم ئەم هاوکاری بۆ خەڵکی دووز ناردووە زۆر سپاسێکم. بەنای خۆی گەورە و مەهرەبانە زۆر سپاسی نینا خانەکەم زۆر سپاسی ئێواکەم زۆر سپاسی هاوکاریتانەکەم زۆر مەمنون لێتان.